لە هەرێمی کوردستان بە تایبەت لە شاری هەولێر لەگەڵ هەر شەپۆلێکی باراندا چەندین ئاستەنگ بۆ هاوڵاتیان لە شەقام و ڕێگاوبانەکان دروست دەبێت. ئەمە جگە لە هەڵسانی لافا و زیانگەیاندن بە ماڵی حاڵی هاوڵاتیان تاکە بیانی بەرپرسانیش ئەوەیە ڕێژەیەکی زۆری باران لە کاتێکی کەم و لە ناوچەیەکی جوگرافیای بچووک باری وەگەرنا لافا دروست نابێت. لافا و شتێکی تایبەتە. یعنی بۆ نمونە ئەگەر ئێمە نمونە بینەوە ئەوەی لە گوندی کۆریا و لە گەڕەکی لە شاری زێنۆ ڕوویدا بڕەبارانێکی یەکجار زۆر بوو لە ماوەیەکی کەم بوو لە ناوچەیەکی کەم بوو باری. یعنی ئەگەر مقارنە بکەین نزیکەی سەتا زیاتر یعنی بارانەکە یەکجار زۆر بوو نزیکەی 125 هەموو بارانی ساڵێکی لە ماوەی 2 سەعات باری. لە چێش دەبارەی لە شوێنێکی زۆر کەم بوو ڕووبەرەکەی زۆر کەم بوو ئەوە کێشەکەم بوو خۆی باران ئەگەر بە نەرمی بباری یعنی بە لێش نەدەبیتن یعنی لە ماوەیەکی کەم نەبیتن لە تەواوی شار بگرێتەوە ئەو کێشانە دروست نابی. لای خۆیەوە ڕاوێژکاری سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە وەڵامی پەیامدا لەبارەی دروستبوونی لافاوە و بەردەوامی کێشەی ئاوەڕۆ دەڵێت لە ڕووی زانستیەوە نابێت ئاوی بارانە و کێشە دروست بکات بەڵکو دەکرێت هەمبار بکرێت و دووبارە سوودی لێ ببیندرێتەوە. بیتن کێشە ئاوێن هەندێ پەیدات بیتن و یەکژێ شێوازە ئیدارە ئاوێ ئاستێکی گەلێکی پێشکەتینینە پێویستە ئەلبەر گوهرینێت سەقای زێدەبوونا مرۆڤە پێویستی داخواست بتن سەر ئاوێ ئەوە پاراستنە ئاوێ کوشلەوتینێ ژێ دەرێت ئاوێ پیس نەبیتن سیاسەتدانانە کاوەساک بۆ ئاوێ خەزنکەن بەنداوادانن ئاوازستانە ڕاگرن بۆ ئەوەی دەرفەتێ دیتر بکار بینن ئەوە هەمی دێ پاڵدەرێکی باش بن بۆ هەندێ ئەم بشێن کێشە ئاوێ باشتر ڕێوە ببن. دوای 30 ساڵ لە حکومڕانی دەسەڵاتی کوردی لە هەرێمی کوردستان تا ئێستا کێشەی سادە و بنەڕەتی خزمەتگوزاریەکان چارەسەر نەبوون. کێشەی ئاوەڕۆی هەولێریش نمونەیەکی سادەی بێ پیلانی حکوومەتی هەرێما کە نەیتوانیوە چارەسەری ئەو کێشەیە بکات کە لەگەڵ هەر بارانێکی بەخووردا سەدان هاوڵاتی هەولێر ئاو دەچێتە ماڵەکانیان و زەرمەند دەبن.